یەک باس هەنگاوەکانی دابەشکردنی زەوی لە سنووری دارەی سەربەخۆی سۆران دەخاتە ڕوو. سڵاوتان لێبێت، پشتیوانکەریمم لە یەک باسی ئەمڕۆ هەنگاوەکان و شێوازی دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران و چین و توێژەکان و نرخی تاپۆکردنیان دەخەمە ڕوو. خەسرۆ ئیسماعیل بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی سۆران بە یەک باسی ڕاگەیاند. جگە لە قەزای ناوەندی سۆران 22 شارەوانی لە سنووری بەڕێوەبەراتیمان هەن بۆ مەبەستا پڕکردنەوەی فۆرمی سوودمەند بوون لە وەرگرتنی زەوی بۆ فەرمانبەران و کارمەندانی بەڕێوەبەراتی و فەرمانگە و دام و دەستگەکان بەردەوامی هەیە بە ئەوانەی خزمەتیان لە 8 ساڵ بەسەرەوەیە. بە پێڕێنمایەکانی هەریەکە لە سنووری شارەوانی خۆیان لە وەرگرتنی پارچە زەوی سوودمەند دەبن. دەشڵێت لە سنووری شارەوانەکان پێشنیاری دانانی نەخشەمان کردووە بۆ ئەوەی زەوی پێویست تەرخان بکرێت، چونکە تەنیا 22 شارەوانی سنوورەکەمان پەیوەستن بە ئێمە کە کاری لەسەر دەکەین. شارەوانی سەنتەری قەزای ناوەندی سۆران تایبەتە بە ئیدارەی سەربەخۆی سۆران زیاتر ئەوان کار لەسەر تەرخانکردنی زەوی دەکەن. لەبارەی نرخی تاپۆکردنی زەویەکانیش بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی سۆران ئاشکراشی دەکات لە سەنتەری شارەوانی ئیدارەی سۆران بۆ هەر مەترێک زەوی 5000 دینار وەردەگیرێت و هەروەها بۆ قەزاکانی دەوروبەر هەر مەترێک 3000 دینار و لە نەحیەکانیش بۆ هەر مەترێک 2000 دینار وەردەگیرێت. بە هەرمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن. هەر شاد.